سیمیناری دووەم دەست پێ دەکەین لە کۆتایی سیمیناری یەکەمەوە دەست پێ دەکەم لەبارەی ئەوەوە کە مەمونونێک ئێمە ناتوانین فێری یاریەکەی بکەین بەڵام کۆمپیوتەرێک دەتوانین فێرکەین ئەی کەواتە جیاوازی ئەمە پرسیارەکە بوو جیاوازی بینی نێوان مرۆڤەکەی کە فێری یاری شەترەنجی دەکەین لەگەڵ کۆمپیوتەرەکە چییە؟ جیاوازیەکە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای چیرۆکەکە دەتوانین دیاریکەین لەکوێیە. ئێمە وتمانم دوو هاوڕێیە لە ناو جەزیرەکە ماونەتەوە دوایەوە کەیتر وەڕست دەبن نازانن کاتەکە بە چیەوە بەسەر بەرن یەکێکیان بیر لەوە دەکاتەوە یاریەک دروست کات و ئەم فکرەیە کە وای لێ دەکا و پاڵنەرەی کە لەوێ ئەو وەڕستەی کە نازانێت چی بکە بەرەو ئەوەی دەبا بیر لەوە بکاتەوە یاریەک دروستکە ئەمە ئێمە لەناو کۆمپیوتەرەکان نایبینین دەکرێت فعلەن تۆ بتوانی کۆمەڵی ڕۆبۆت دروستکەیت کە تەنانەت یانی وا پرۆگرامیان کەیت کە بتوانن هینەکەت بۆ دروستکەن یانی شەترەنجەکەشت بۆ دروستکەن و بتوانن یاریشیکە بکەن بەڵام ئەوەی کە لای ئەم ڕۆبۆتانە نیە لای مرۆڤەیە پەیوەندی بەکاتەوە هەیە و پەیوەندی بەبوونەوە هەیە و ئەو وەرسیەی کە لەویا دروست دەبێ پەیوەندی بەکاتەوە هەیە لە بوونە و ئەمە زۆر ڕەبتی بەوە هەیە کە باشە یعنی بکەویتە شوێنێک کە هەست دەکەی کە بوونت وەڕست دەبی کە هەستکەی تۆ هەیت بەبێ ئەوەی هیچ هەبێت یعنی هیچ شتێک دارا بێت کە تۆ بۆی هەبیت وە پەیوەندی بە ئامانجەوە هەیە کە لە ناو مرۆڤەکە هەیە لە ناو ئەم ڕۆبۆتانانیە و یەک دنیا شت هەیە کە لە ناو ئێمە وا دەکا ئێمە ڕۆبۆتەکان دروستکەین بەڵام لە ناو ڕۆبۆتەکانە بۆ دروستکردنی هیچ شتێک لە ئارانیە و لێرەوە بەنسبەت ئەم دوو ڕۆبۆتەوە کات بڕوا و نەڕوا گرنگ نییە کات وەستاوە توزانم بۆچی چونکە نەبێت تاقەت دەبن ناز بە کات دەکەن هەست بەم شتانە ناکەن ئەوە مرۆڤەکانن هەست بە کات دەکەن کات بەناو بەسەر ڕۆبۆتەکانە دەڕوا بەس کات بەناو مرۆڤە دەڕوا و ئەمە فەرقە ئەساسیەکەیە ئەم ڕۆبۆتە ئەلەویا هەبێت و نەبێت ئیشکە و ئیژ نەکا هەر کاتەکە بەسەریا دەڕوا ڕەبتێکی ئەو تۆی بەکاتەوە نییە بەڵام منێک کە دەزانم ڕەبتێکی جەوەریم بەکاتەوە هەیە و دەزانم بۆ کاتێکی دیاری کراو لێرم کات بەسەرمان ناڕوا کات بەناومان دەڕوا بەناومان تێدەپەڕێ و کات پەیوەندی بە چارە نووسینەوە هەیە و بەبوونی منەوە هەیە لێرە بەس کات هەستکردن بە کات وەستکردن بەم شتانە لە ناو ڕۆبۆتەکانیە ڕۆبۆتەکە شتێکە وەکو بڵێ لە ناو کاتایە بەس کات لە ناو ئەوە و لە ناو بوونی ئەوە کار ناکات وەکو بڵێ توخمی کات لە ناو بوونە بە نسبەتی ڕۆبۆتەکەەوە من بێت ینی هەستکردنی بە کات سفر بێ باسی من ڕۆبۆتەکە دەکەم و باسی
مادەکەی ناکەم باسی ئەم شتە سەیر ئەوەی کە ئێمە دروستمان کردووە ئەم هەست مەشاعر نییە هەست نییە ئەو شانە نییە کە وا دەکا بۆ نمونە توانای داهێنانی نییە تۆ دەبێ هەموو نەریتی بدەیتە نەریت و داتای نەدەیتێ و نازانێشکە بەس تۆ مرۆڤ کە لەدایک دەبێت کە دێتە بوون نەریت و داتای لا نییە وە خۆی نەریت دادەهێن و مرۆڤ نەریت داهێنە هەر نەریت جێبەجێکەر نییە ڕۆبۆت تەنها نەریت جێبەجێکەر و توانای داهێنانی نەریتی نییە بەڵام توانای ئەوە دەکرێت پێ بدرێت کە ئەگەری ینی مامەڵە لەگەڵ ئەگەرەکانە بە باشترین شێوە بکە و ئەگەر عیلاقەی بە نەریتەوە نییە کاتێک کە کۆمپیوتەرێک تۆ دەتوانی فعلەن پێش بینی بۆ ئەگەرەکان زۆر بەهێزتر بکەیت لە مرۆڤێک کە شەترەنج دەکاوە باشی شەترەنج بەڵام ئەم بەرنامەیە مرۆڤ پێداوە ئەو توانای ئەوەی نییە یاریەکی ترمان بۆ دروستکە دەبێ ئەمە یاریەکەی بدەینێتە ئەو دەتوانێت یاری باش بکە ئەو دەتوانێت نەریت باش جێبەجێ بکە وە لەناو بوونەوەرەکانە بەڕاستی تەنها مرۆڤ نەریت داهێنە و مرۆڤ ئەسڵەن بۆیە وات ینی بە سروشتی نەریتەکانی وەکو چۆن لە حیوانێکایە پێ نەدراوە لەبەر ئەوە توانایەکی تری پێدراوە کە ئەم بۆشاییە پڕ دەکاتەوە وەکو پێشتر وتم مرۆڤ کە لەدایک دەبێ نوقسانترە لە حیوان چونکە حیوانەکە بە نەریتەکانەوە دێتە بوو و بە شکلێکی سروشتی ئەم نەریتانە لە ناوی هەندار قۆناغی و ئەم نەریتانە مرۆڤ دایهێنەوە لەبەرەوە مرۆڤ نەریت داهێن و لەپاڵ ئەمە کە حیوانێکی ناقسە بەڵام لە عینی کاتا نەریت داهێنە کە دەتوانێت نەگەر خۆی کامل بکە و دەتوانێت نەریتەکە دابێنێ بۆ خۆ کاملکردنیش ینی وەکو وا بێت فعلەن ئەو هێزە خوڵقێنەرەی کە لەناو گەردوونە بوونەوەرانەی خوڵقاندووە وەکو وا بێ هێزێکی خوڵقانی خۆی پێبەخشێت و چونکە توانای داهێنانی نەریت وا دەکا کە تۆ بتوانیت بوونەوەر خوڵقێنیش بێت ینی بوونەوەر دروستکەیت دابهێنی و ئەمانەی کە هەن ئەم بوونەوەرانە ئەمانە بوونەوەرن ئەم کۆمپیوتەرە بوونەوەرە و کورسێ بوونەوەرە هەموو ئەوەی کە هەیە لەناو گیانی ئینسانیە خۆی دروستی کردووە لەناو تەبیعەتا بە شکلێکی تەبیعی نییە ئەی بوونەوەرەکانیش بەبێ نەریت نین کەواتە دەبێت نەریت داهێنیش بێت و نەریت دۆزیشە ڕۆبۆتێک نەریت دۆز نییە بەس مرۆڤ نەریت دۆزە ینی دەتوانێت نەریتەکانی ناو تەبیعە بدۆزێتەوە و بەعکسەوە گەرە و توانای نەریت دۆزینەوەی نەبوایەنەی دەتوانێت کۆمپیوتەرەکەش دروستکە واگەر نەیتوانایە ئەو نەریتەی کە لە ناو تەبیعە لە ناو مادا کار دەکات لە ناو زیندەوەرەکانە کار دەکات پێی پێبەرێت ممکن نەبوو کە یعنی ئێستا مەیمونێک ناتوانێت پێی بەمانە بێت کۆمپیوتەرێکیش ناتوانێت ینی جیاوازەکانی کە ئێمە بڵێن لەناو تاقیگا دای دەنین ئەوان شتەکانمان بۆ نەقڵ دەکەن بۆین دەکەن بەس پێیبردن بە نەریتەکە شتێکی ترە ینی بۆ نمونە فکرەی جاذبیەت ئەوەی کە دەڵێن نیوتن دەڕێگەی کەوتنە خوارەی سێوێکەوە ئەمە دیار نییە ئەمە تۆ ناتوانێت ئەمە فکرەیەکە کە دەبێت فعلەن گریمانەی کەیت شتێکە کە دەبێت لەناو خۆتا پێی پێبەری تا بتوانین ئەوە بەوە لێک بیتەوە وام کەسا گەر بەهاتایە و مشکیلەی ئەوەی نەبوایە کە بیر بکاتەوە لەو پەیوەندیە لەو نەریتەی کە ئەستێرەکان بەیەکەوە ڕەپت دەکا بەڕاستی نەدەگەیشتە بەس ئامێرێک ناتوانێت بیر لەمە بکاتەوە ئەم کێشەیەی نییە لەبەرەوە ئێمە چەند ڕۆبۆتەکان بەرەو پێشبەرین هەرگیز ناتوانین توانای خوڵقاندنی نەریت داهێنانیان تیا دروستکەین یعنی توانای نەریت داهێنانەوە نییە من نەریتەکە خۆم بۆی دانێم و بۆ لە وادەی دایبێن ئەمە داهێنان نییە تۆ دەبێت نەریتی بدەیت تێ بەڵام نەریتێک بۆ داهێنانی نەریت دارانی ئەمە کێشەکە ئەوەیە ینی تۆ مرۆڤ پەی بە نەریتەکان دەبا و نەریتەکان
يعني ئەمە بەڕاستی توانایەکی سەر و فیزیکی سەر و بایۆلۆجیشە. ئەمە مرۆڤ جا دەکاتەوە لە بنەوەرەکان. ئەوە جیاوازیەکە لەلایە ئەوەی کە پرسیارتان کرد. ئێستا دێمە سەر ئەوەی کە زانی پەیوەندی نێوان فرمانەکان و نەریت چییە؟ نەریت و فرمان جیاوازیان چییە؟ طبعاً ئێمە ئەگەر هەر لەناو یاری شەترەنجەکە بمێنینەوە بۆ جیاکردنەوەی ئەم توخمانە، ئەو کاتە دەبینین لەناو یاری شەترەنجە دوو فرمان هەیە. یەکێکیان فرمانی بجۆڵێنەیە، ئەوی تریان فرمانی بخۆ. و فرمانی بجۆڵێنە ئەوەیە کە نۆبەی تۆ هات دەبێت داشێک بجۆڵێنی، ئەمە فرمانی بجۆڵێنە جێبەجێ دەکەی. و فرمانی بخۆ لە زڕ فرمانی بجۆڵێنە بە بخۆوە جێبەجێکەی یا بەبێ بخۆ جێبەجێ بکەی. یعنی تۆ دوو فرمانت هەیە بۆ ئەوەی کە جێبەجێیان بکەیت. و لەناو هەر نەریتێکە و هەر جیهانێکە و ئەو بوونەوەرانەی لەناو ئەو نەریتە هەن دەبێت فرمانێک یا چەند فرمانێک هەبن بۆ جێبەجێکردن. و ئەو جیهانە بەبێ ئەوەی ئەو فرمانانە هەبێت ممکن نییە. یعنی بۆ نمونە ئەگەر فرمانی بجوڵێنە یا بخۆ نەبوایە ممکن نەبوو یاری شەترەنج بێت. یعنی ئەم فرمانانە پێش دەکەون تەنانەت بەسەر نەریتەکەشە. بۆچی؟ چونکە نەریتی یاری شەترەنج نەریتێکە، ئێمە لە پاڵ ئەوە دەبینین نەریتێکی تریش هەیە کە پێی دەڵێن بۆ نمونە یاری دامە. یاری دامە فرمانەکانی لەگەڵ فرمانی یاری شەترەنج یەک فرمانە، هەردووکیان بجوڵێنە لەگەڵ بخۆ. بەڵام چی جیاوازە؟ ئەوەی لە بینە جیاوازە نەریتەکەیە. یعنی دەکرێت فرمان یەک بێ بەڵام نەریتەکان جیاواز بن. و دەکرێت چەند فرمانێک لە چەند جیهانێکی جیاوازە بوونیان هەبێ و ئەو جیهانە بەو جیهانە جیاوازانە بەو فرمانانە ئیشکەن، بەڵام بە نەریتی جیاواز. کاتێک کە ئێمە دەڵێن جیهان عیلاقەی بە فرمانەکەەوە نییە، عیلاقەی بە چیەوەیە؟ عیلاقەی بە نەریتەکەەوە هەیە. جیهانێک لە جیهانێکی تر بە فرمانەکە جیاواز نییە، ئەو فرمانەی لە ناو جیهانەکە جێبەجێ دەکات. بەچی جیاوازە؟ بە نەریتەکە جیاواز. و نمونەمان بۆ ئەمە چیەوە؟ یاری شەترەنجە وەکوتم لەگەڵ یاری دامە. لە یاری داما ئەو نەریتەی داشەکانی پێدەجوڵێنی تەواو جیاوازن ئەو نەریتەی کە لە شەترەنج داشەکانی پێدەجوڵێن. و لێرە یەک نەریتەیە کە هەمووی هەر شانزەکە پێی دەجوڵێ، هەر شەش، یعنی یەک جۆرت هەیە لێرە، یەک جۆر لە بوونەوەرت هەیە، لەوێ شەشت هەیە. لێرە یەک نەریتت هەیە، لەوێ شەش نەریتی جیاوازی جوڵانەکەت هەیە. لەوێ بۆ نمونە بخۆ بە بازدانە، بەڵام لەمی تریان بخۆ بە جێگە چۆڵکرد. جێگەکەی خۆی دەری دەکەیت و فڕێ دەدەیت و دەرە دەچیتە جێگەکەی. بەڵام فرمانەکانێک طبعاً ئەگەر بینە ناو بۆ نمونە دنیای ئەخلاقیەوە، دنیای ئاکاریەوە، لە دنیای ئاکاریشا دەکرێت فرمانەکان هەمان فرمان بن، یعنی بەڵام نەریتەکان جیاواز، نەریتی جێبەجێکردنەکە جیاواز بێت. بۆ نمونە فرمانەکە پێت دەڵێ دزی مەکە، ئەمە دزی مەکە فرمانێکە، فرمانێکی ئەخلاقیە، یا غەش مەکە، یا ستەم مەکە، یا ئەمە بە شکلێکی نە، یا دادوەر بە، باشە، یا ڕازگۆ بە، ئەمانە فرمان. بەس چۆن ئەمە دەکەوێتە ناو نەریتەوە. نەریتە ئاینیەکان بڵین، بۆ نمونە فرمانی ئەوەی کە تۆ عیبادەت بکە، فرمانی ئەوەی کە تۆ عیبادەت بکە، ئەمە نەریتە ئاینیەکە. فرمانی ئەوەی کە تۆ عیبادەت نەکە، ئەمە نەریتە ئاینیەکە. فرمانی ئەوەی کە تۆ
یا فەرمانی ئەوەی کە تۆ نوێژ بکەون لە پەیوەندیا بە لەگەڵ خوا ئەمە لە ئاینە جیاوازەکانە فەرمانەکە یەکە بۆ هەموو ئاینەکان تەنانەت بۆ ئاینە یاوانش کە پێیادەوتی ئاینی زەمین وام پەیوەندیە لەگەڵ خوا وەکو فەرمانێکی ئاینی فەرمان بەڵام چۆنیەتی جێبەجێکردنی ئەم فەرمانە بە نەریتە جیاوازەکان جیاواز هەر لێرەوەیە بۆ نمونە مەسیحیەک بە شێوازێک نوێژ دەکات مسلمانێک بە شێوازێک جوولەکەیەک بە شێوازێکی تر فڵانی بە شێوازێکی تر هەر یەکە بە شێوازێک ینی بە نەریتێک نوێژ دەکات بەس فەرمانەکە بۆ هەمویان ئەوەیە کە خوا پەرستن شتێک بکەن کە ئاماژە بدا بە خواپەرستی یا بۆ نمونە ڕۆژ و گرتن یا هەر شتێکی تر لەمانەی کە هەیە وەکو فەرمانێک کە ڕەبتی بە نەریتە ئاینەکانەوە هەیە شتێکە ئەوەشی ڕەبتی بە ئەخلاقەوە هەیە لە هەموو ئاینەکە کە تۆ ئاینەکە ئەگەر ئاسمانیش نەبێت تەنانەت لە ئایدۆلۆژیاکانیشە فەرمانە ئەخلاقەکان حزوریان هەیە ینی تۆ عادل بە ئەمە فەرمانێکە لە ناو هەموو ئاینەکانە هەیە درۆ مەکە فەرمانێکە لە ناو ڕازگۆ بە ینی کە بەرامبەرەکە ینی نەرێکەی تۆ ئەوەیەکە درۆ مەکە یا ڕازگۆ بە تاوان درۆ مەکە فەرمانێکە ڕازگۆ بە فەرمانێکی ترێکیان بە ئەرەیەکیان بە نەرەیە ئەمانە فەرمانن دەکرێت فعلەن لە ناو هەر بیر و باوڕێکی ئاینیە یا ئەخلاقیە وجودیان هەبێت بەس چۆنیەتی جێبەجێکردنەکەیان جیاواز وەکێشە ئەوەیە ئێمە وا تەسەور بکەیت وەکو بڵێ چۆنیەتی جێبەجێکردنەکە خودی فەرمانەکەیە وە لێرە کە ئەم دوانەمان تێکەڵ کرد ئەو کاتە فعلەن ینی وەکو بڵێ هەر کەسێک بەو شێوازەی کە پەیڕەوی دەکا بۆ جێبەجێکردنی فەرمانەکە ئەو شێوازەی خۆی دەکات دەگۆڕێ بە فەرمانەکە پێی وایە ئەمە فەرمانەکەیە لەبەرەوە دەبێ هەموو ئەوانی تریش بەو شێوازە ئەوە بکەن کە دەبێ بیکەن لێرەوە تەمەن سراعی نێوان مەزەبەکان دروست دەبێ بۆ نمونە لە بینی مەزەبی شیعە و سونە لەسەر کۆمەڵە نەریتی زۆر زۆر بچووکە کە ئەم نایکا ئەو دەیکا بۆ نمونە لە دەستنوێژگرتنە ئەم جۆرێک دەکا ئەو جۆرێکی تر دەکا یا لە بینی کاتۆلیک و پرۆتستانتە یا لە ئەو خلافاتانەی کە مەزەب دروستەکە وەڕەفتی بە چۆنیەتیەوە هەیە و هیچ مەزەبێک لە مەزەبەکان کێشەی لەگەڵ فەرمانەکانە نییە یعنی ئەمان فەرمان بەڵام کێشەی لەگەڵ چایە لەگەڵ چۆنیەتیەکەیە چۆنیەتی جێبەجێکردنەکە و ئەلێرەوە کێشە مەزەبیەکان و سوزانم ناکۆکیە گەورەکان دروست دەبن کە چەنا جەنگی ئاینی دروستوە لە بینی مەزەبەکانە لە بینی ئاینەکانە لەسەر چی لەسەر شتەکە ڕەبووە بە چۆنیەتیەوە لە ڕاستیان نەک خودی فەرمانەکەەوە فەرمان وەکووتم بۆ هەمویان یەکێکە و چۆنیەتی جێبەجێکردنەکە کەوتت مەزەب یەکسەر باسی نەری دەکەیتەوە کەوتت مەزەب باسی فەرمان ناکەیت جامن بەبەس کە وتت مەزەب باسی نەری دەکەی مەزەب ینی فعلەن نەری دەکە ینی ئەو شێوازەی فەرمانەکەی پێشەوەژێ دەکەی مەوزوعی مەزەبی ئەعتیقادی ئەوەی کە دەچێتە ناو معرفەوە شتێکی ترە یعنی تۆ معرفەت بۆ خوا و گەردوون و ئەمانە لەگەڵەوەی کە بڵین تۆ شتانەگەیە جێبەجێی دەکەی لە ڕووی دنیەوە ئەم دوو شتە جیاوازن ئەی چۆن چونکە معرفەش نەریتە ئەوش لۆجیک چییە لۆجیک نەریتێکی عەقلیە و ئەم لۆجیکە کێشەی نەریتە جیاوازەکان دروست دەکات نەریتە جیاوازەکانی بیرکردنەوە کە ئیتر دەبن بە ئەعتیقادات یعنی باشە بەڵام ئەعتیقاد شتێکە و مۆزوعی بیرکردنەوە شتێکی ترە یعنی تۆ ئەعتیقاد فعلەن بە نەریتکردنی بیرکردنەوە
میتۆدێکە هەیە یا ئەوەی کە پێی دەڵێن لۆجیک بۆ ئەوانە بابەتێکی ترن کە ئێمە دەبێت ینی مەزایبی معریفی لەگەڵ مەزایبی ئەخلاقی دووشتی جیاواز لە ناو معرفەشە عینیشت نەریتەیە کە تۆ بە نەریتێک بیر دەکەیتەوە و نەریتی بیرکردنەوەکان جیاوازە بۆ منە فەلسەفە جیاوازەکان نەریتی بیرکردنەوەی جیاوازە بۆ نمونە فەلسەفەی ئەرسطۆ ئەفلاتون دوو نەریتی بیرکردنەوەی جیاوازن دوو نەریتن کە جیاوازن یا جۆن لۆک و دیکارت بە دوو نەریتی بیرکردنەوەی جیاواز بیر دەکەنەوە و ئەمانش دەتوانین ینی هەموو شتێک ئەوەی کە ئەوەی ئێمە پێوەی زانست خۆی نەریتە نەریتی بیرکردنەوەی هەر زانستێک لە زانستەکان نەریتی خۆی هەیە کە ئێمە باسی تیۆر و میتۆد دەکەین باسی نەریت دەکەین وەوە دەکرێت فعلا لە مۆزوعی اعتقاداتی دروست بێت ینی جیاوازیەکان لەویا دروست بێت ینی ئەوەی کە من دەمەوێت بڵێم یەک بوون لە ناو فرمانایە جیاوازی لە ناو نەریتایە و جیاوازی شتێکی تەبیعیە کە لە ناو نەریتەکان هەبێت و لە ناو نەریتی ئاینی شاهد لە ئاینێکەوە بۆ ئاینێکی ترم نەریت گۆرکێ ڕوو دەدا فرمانەکان ناگۆڕن نەریتەکان دەگۆڕن ئەوەشی بەڕاستی ینی کێشەکە لەویا دروست دەبێت کێشەی مەزەبی کە یەکێک پێی وا بێت بەو ڕێگایی ئەو و بەو نەریتەی ئەو تەنها شتەکە جێبەجێ دەبێت و ممکن نییە بە نەریتێکی تر فرمانەکە جێبەجێ بێت ینی ئەو وەکو وایە بڵێ تۆ دەتەوێت چاکەیەک بکەیت باشە خەیرێک بکەیت کەسەکە بڵێ هەر تەنها بەم ڕێگا قبول لە کاتێکا مۆزوعی قبول و قبول نەکردنەکە لە ڕاستیە شتێکە ڕەبتی بە نیەتی کەسەکەەوە هەیە ڕەبتی بە ناوە ئینسانەکەەوە هەیە یعنی کەس ناتوانێت لێرە بۆ کەسی دیاریکە چونکە ئێمە نازانین بۆ نمونە کەسێک خێرێک دەکات بە چ مەبەستێک بکە ئایا دەیەوێت خێرە بە کەسەکە دەکات دەیە بچووکی کاتەوە ئەم خێرە بە کەسەکە دەکات لە لایەکی تر و قازانجێکی تر دەکات ئەم خێرە خەڵکی بڵێن باشە ئێمە نازانین ئەمانە هیچی چاکە نییە کە تۆ دەیکەیت یعنی کە تۆ کۆمەکی کەسێک دەکەی و لەوێوە کۆمەکی دەکەی کە فعلەن بکەوێتە دۆخێکەوە هەست بە کەمی بکە بەرامبرت هەست بە زەریلی بکە ئەمە و تۆ دەرونی کەسەکە وێران دەکەیت یا من ئەمە دەکەم بۆ ئەوەی خەڵک لە شوێنەکەەوە ببینێ بڵێن ئەم کەسە کەسێکی چاکە ئەمانە هەمووی کۆمەڵە ڕسمن ئێم بۆ دووسی دەکەن خەڵک بە چاکمان ببینێ یا خەڵک کەس بە دەسەڵاتمان بکە یا خەڵک ئەمە تۆ لە کاتیکردنی چاکەیەکە لە ڕاستیا تۆ نازانی نێتی کەسەکە کامیانە کام لەمەیە دەیەوێت خەڵک بە چاکی ببینن دەیەوێت کەسەکە بە کەمی نیشاندا بڵێ من هەموو تۆ نیتە من دەبەخشم بە تۆ ئەوەیە کە کەسەکە نازانم هەنی ئەمانە تۆ ناتوانانی دیاریکەی لە کەسێک چونکە ئەمان نییە دیار بێت دەکرێت دیار نەبێ بە شکڵێکی نادیار ینی تۆ ئەو شتا فینۆمینە دەریکیانە و ئەو دەرکەوتەیانەی کە لە دەرەوە هەیە ئەمە ناتوانێت زمانی ئەومان بۆ بکات ئێمە بزانین ئەو کەسە ئەو چاکەی لەکوێوە کردووە ناکرێت زەمان ناکرێت بەمە ئەی چۆن تۆ دەڵێی بەم ڕێگایە بیکە بەم شێوازە بیکە ئیتر تەواو چونکە مەوزوعەکەم لە شێوازەکان شێوازەکان ئەمە ناکا بە چاکە یعنی دەکرێت تۆ بە شێوازێکەوە دواتر تەبەن باسی دەکەم کە چۆن نەریت مەوزوعی ئاکار پەیوەندی بە نەریتەوە نییە یعنی شتێک ئەخلاقیە یا ئەخلاقی نییە علاقەی بە مۆڕاڵەوە نییە ئەوەی ئێمە ناومان ناوە ئەخلاق عادات و تەقالیدە مۆڕاڵە و کردەی ئەخلاقی کردەیەکی ترە جیاوازە لە کردەیەکی مۆراڵی کە تۆ بە پێی مۆراڵەکە دەیکەیت و تۆ دەکرێت هەر ڕێک تەواو مۆراڵی بی بە پێی نەریتەکە بجوڵێتەوە و غەڵەت نەکەی لە عینی کاتیشا تۆ خیانەت بکەیت
ئەوە دواتر لە ئەو بەشەی کە ڕەبتی بە نەریت و ئاکارەوە هەیە با هەر لە ڕێگەی شەترەنجەکەەوە ئەوە تا نیشان دەدەم لەکوێ کە تۆ نەریتەکەش جێبەجێ دەکەیت وە لە عین کاتی شاحەت دەتوانی خیانەتیش بکەیت بعد بە جێبەجێکردنی نەریتەکە. جا فرمانەکان ئەگەر سیرکە لە ناو یاری شەترەنج بزانین فرمانەکە چییە. ئێستا بۆ نمونە لە ناو جیهانی بایۆلۆجیا جیهانی زیندەوەرەکانە دوو فرمانی ئەساسی هەیە. فرمانی پاراستنی تاک، فرمانی پاراستنی جوار. ئەمە فرمانە. من کە نان دەخۆم بۆ ئەوەی بمێنمەوە ئەوە فرمانی پاراستنی تاک جێبەجێ دەکەم بۆنی خۆم. و مەوزوعی زاوزێ و جوود بوون و نێوکۆبوونەوەی نێرومێ بە فرمانی پاراستنی جۆر کۆ دەبنەوە بۆ ئەوەی ئەو جۆرە لە زیندەوەر لەبەرەوە لە ناو جیهانی بایۆلۆجیا دوو فرمان هەیە. یەکێکیان بۆ بەردەوامی ئەمانەوەیە جۆرەکەی، یەکێکیان بۆ مانەوەی تاکەکەی. لە ناو شەترەنجیشە دوو فرمان هەیە، یەکێکیان فرمانی بجوڵێنێ. فرمانی بجوڵێنە وەزیفەکەی چییە؟ فرمانی بجوڵێنە تۆ بە بجوڵێنە دەست پێ دەکەی بە یاریەکە بە بێ جێبەجێکردنیان فرمانە یاریەکە دەست پێ ناکات. فرمانی بجوڵێنە بەردەوامی بە یاریەکە دەدا و ناتوانێت یاریەکە کۆتایی پێبێنێ. یاریەکە بەردەوامی پێدەدا و شتێکی بجوڵێنە لە عینی کاتا فرمانێکە بە ئەرێ نەرێ هەیە، بە ئەرێ بۆ لایەنەکە بە نەرێ بۆ لایەنێکی تر. یعنی بۆ نمونە من یاریزانەکەم خەریکی شەترەنجم لە بەرامبەر تۆ فرمانەکە بۆ من بجوڵێنەیە، لەو کاتەیە بۆ من بجوڵێنەیە بۆ تۆ مەجوڵێنەیە، یعنی نەرێکەی هەیە. لەبەرەوە تۆ نابێ بجوڵێنی من دەبێت بجوڵێنم، یعنی فرمانەکە بۆ من ئەرێیە بۆ تۆ نەرێ. بەڵام بەم ئەرێ و نەرێ تەمانەوەی کەوا دەکات شەترەنج بچێتە ناو سیستەمی کۆمپیوتەرەوە بۆ بتوانی پرۆگرامیکەی ئەم مەوزوعەیە. یعنی لەسەر ئێستا ئەم بجوڵێنە و مەجوڵێنە سفر و یەکە، ئەو سفر و یەکەی کە تۆ پرۆگرامی کۆمپیوتەری پێ دروستەکەی. یعنی کارەبا هەیە کارەبا نییە، لەسەر ئەمە ینی دروست دەبێت. کارەبا دەدەی بە شتەکە یا نایدەیت، یعنی لەسەر ئەرێ و نەرێ بە دانی کارەباکە یا گرتنەوەی دەی. جا لێرە بجوڵێنە و ینی بجوڵێنە لامان کاتا بۆ بەرامبەرەکە مەجوڵێنەیە، بجوڵێنە بۆ ئەو کە دەگوازێتەوە سەرەی ئەو دێ مەجوڵێنە من جێبەجێ دەکەم. یعنی لێرە فرمانی جوڵانەکە هەیە بە ئەرێ و بە نەرێ. جێبەجێکردنی فرمانی بجوڵێنە ناچاریە. یعنی تۆ کە فرمانەکە هات دەبێ بجوڵیت، ناتوانی نەجوڵێت. یعنی کە سەرەی من هات بجوڵێم من بە ناچاری دەبێ بجوڵێم. لەبەرەوە فرمانی بجوڵێنە فرمانێکی ناچاریە. بەڵام فرمانی بخۆ ناچاری نییە. یعنی تۆ دەکرێت بکەویتە شوێنێکە دەتوانی بخۆیت، ینی فرمانی بخۆ جێبەجێکەی بە جوڵەکەت، بەڵام دەکرێت نەیخۆیت، ینی بۆ دەیە نەیخۆیت. بەڵام لە داما ئەگەر هاتوو کەسەکەی بەرامبەر وتی بخۆ ئەوە بە ناچاری دەبێت بخۆ، ینی فرمانی بخۆ لەوێ دەبێتە ناچاری. بەڵام ئەگەر کەسەکەت داشەکەت پێ نەدا فرمانەکە چییە؟ ئەگەریە، ینی دەکرێت بیکەیت و دەکرێت نەیکەیت، ناچاری نییە. و ئەوە شتێکی سێرە فعلەن لە داما، ینی تۆ دەڵێی بەو بخۆ لە کاتێکە ئەوەی دەخوا خۆی ئەوە وەکو بڵێ بەهێزەکەیە، کەچی لەم حاڵەتا ڕێک بە عەکسەوەیە. ینی تۆ دەخورێ وەکو وایە تۆ دوو کەس لە ململانەیە بن شەڕە شیر بکەن، ئەم بڵێ بمکوژە، بەس بەمەی کە دەڵێ بمکوژە لە جاتی ئەوەی ئەم بمرێ ئەو بمرێ، ئاوایە وەکو بڵێ ئینەکە نەقڵ دەبێت، مەوزوعی دەسەڵاتەکە نەقڵ دەبێت. لەوێ کە ئەم دەڵێ بخۆ ینی من سەرت دەخۆم، دەشبێ بیخۆی تو تا سەریشت بخۆم، ینی ئاوایە ئینەکە لەوەی دامەکە. یعنی ئەمە ڕێک
هینەکە پێچەوانە دەکەیتەوە هەڵی دەگەڕیتەوە. فرمانی بجوڵێنە و کووتمان ناچاریە، بەڵام فرمانی بخۆ کە لە زمنی فرمانی بجوڵێنە ئەگەریە. تەمانەم فرمانی بخۆ لە شوێنە هەیە لە هەلومەرج، ئەوە دوایی لە ئەگەرەکانە لە ئەگەرکرا باسی دەکەم چونکە جارە باسی ئەگەرەکانم نکردووە. لە ناو ئەگەرەکانە بخۆ جاری وایە دەبێت بە ناچاری. یعنی بۆ نمونە تۆ لە ناو شەترەنجە داشێگەیە ئەگەر نەخۆیت مەلیکەکەت پاشاک تەوا دەبێت. تۆ لەویا چییە بە ناچاری دەبێت بیخۆی، بەڵام خۆی لە خۆیە ئەم فرمانە ناچاری نییە، هەلو مەرجێک دەیکا بە ناچاری. نەگەرەوە هەلو مەرجاری وا هەیە بۆ نمونە پاشا دەکا بەجوندی. چۆن پاشا دەکا بەجوندی؟ کاتێک کە یەک خانەی بۆ هێشتەوە بجوڵێ یاێدا ئەو کاتە کردوێتی بەجوندی، یا وەزیر دەکا بەجوندی، کە تۆ دەکرێت فعلەن بکەویتە ناو دەوروبەرێک هەلو مەرجێک تەنها مەجاریەوە دەبێ بە یەک ئەگەر بجوڵیت، ئەگەرەکانی تر هەلو مەرجەکە لێ دەسێنێتەوە. تەمان لەویا وەکو بڵێ بە ناچاری تۆ دەبێ بە ئەگەرە بجوڵی، لە کاتێکە ئەگەریە تەحول دەکا بۆ شتێکی ناچاری. تەمان لە ئەگەرەکانی هەرینەکەشا ئەگەری نەریتەکەشا هەیە. بۆ نمونە تۆ بۆ دەیە بە وەزیر بە 8 ئەگەر بیجوڵێنی، بەڵام دەوروبەرەکە بۆت کورد دەکاتەوە بۆ یەک ئەگەرە و کاتەوە ئەگەرە دەبێتە ناچاری ئەگەر هات و تۆتە ناو داشە دەبوو بە جوڵاندن. یعنی ئەگەرەکان زۆر شت دەگۆڕن. ئەو بوونەوەرانەی لەسەر لەناو یاریەکەن دوایی کەوتنە ناو یاریەکەەوە هەلو مەرجەکان ئەمانە دەستکاری دەکا و سەراحێتان دەستکاری دەکا، توانەکانیان دەستکاری دەکا. یعنی ئەم کەسە ئەساسەن بۆ نمونە سنووری دەسەڵاتی ئەوەندەیە دەتوانێت ئەوە بکا ئەوە بکە، بەڵام لەناو هەلو مەرجەکانە لەناو یاریەکە ئەم دەسەڵاتە جاری وایە کورد دەبێتەوە بۆ شتێکە وەکو بڵێ زۆر زۆر بچووکە، وەکو بڵێ ئەمە لە کاتێکە ئاستێکی بەرزی دەسەڵاتی هەیە و جوڵەکەی لە ئاستێکی لە پلەیەکی زۆر زۆر نزمان دەتوانێت جوڵە، وەکو کەسێکی پلە نزم دەتوانێت جوڵە بکە و ئەمە هەلو مەرجەکان دەیکات. هەڵەکردن لە جێبەجێکردنی فرمانی بجوڵێنەوە مەجوڵێنە. بۆ نمونە لە فرمانەکە گەس بۆ تۆ فرمانەکە ئەرێ بوو بە نەرێ، ینی تۆ بجوڵێنە هی تۆیە، ینی بە ئەرێکەی تۆیە فرمانەکە، بە نەرەکە هی بەرامبەرەکەی تۆ نەجوڵیت، یا تۆ جوڵاوی ئیتر بجوڵێنە دەکەوێتە لای ئەو مەجوڵێنە دەکەوێتە لای تۆ جارێکی تر بجوڵیت. ئەمە هەڵە لە فرمانەکە دەکەیت نەک لە نەریتەکە، کە لە نەریتەکار وەک نەریتەکەەوە خۆی بەکاردێنی، بەڵام بە فرمانێکی غەڵەت دەجوڵیتەوە. من یاریەکە ڕادەگرێت لە من دوو جار ئینکەم یا دەبێ ئاگادار بکرێمەوە بگەڕێمەوە شوێنی خۆم یا یاریەکەی تر دەوەستێت. یا هەڵەکردن لە نەریتی جێبەجێکردن. بۆ نمونە بجوڵێنە فرمانەکە هی تۆیە، لای تۆیە بجوڵێنە، بەڵام تۆ وەزیرەکەت بە شێوەی ئەسب دەژبێ ئێڵ دەجوڵێنی، ئەو کاتە غەڵەتەکەت لە نەریتا کردووە و ئەمان نەریتی تۆ بوونەوەرێکی ناو یاریەکە وەردەگری دەیبەی بۆ ئەو وەکو وایە تۆ حەماڵەکە دەبێ بەڵام تەسەڕوفی پاشایەت نەبوون. ئەمای تراڵەیە ئەمە دەی لێ قبول کراونیە، بەڵام جاری وا هەیە تۆ فرمانی بجوڵێنە جێبەجێ دەکەی، بەڵام نەریتەکە شۆت ڕاستە، بەڵام چی هەڵەیە؟ ئەم نەریتە هی یاریەکی ترە تۆ هێناوتە بۆ ئەم یاریە و بەپێی نەریتی یاریەکەی تر فرمانی بجوڵێنەکە لەسەر لەناو جیانەکەی ترا جێبەجێ دەکەی. تەمەن ئەمە زۆر زۆر خەتەرە، چونکە ئەمە ئەو جیانانە تێکەڵ دەکەی. بۆ نمونە کەسێکی ئێرە دەچێتە ئەوروپا و نەریتەکانی ئێرە دەباتە نانە و فرمانەکان بەپێی نەریتەکانی ئێرە لەوێ جێبەجێ دەکات، تووشی کێشە دەبێت، چونکە جیانەکان تێکەڵ دەبن. ئەی ئەم کەسە ڕاستیشە، چونکە نەریتەکەی ڕاستە، فرمانەکە ڕاستە، بەڵام چی هەڵەیە؟
لە گیانێکی هەڵا بەم نەریتەین دەکات چونکە ئەوە گیانی ئەو نەریتە نیە کەواتە یا فرمانەکە لە هەڵەکە لە فرمانایە یا لە نێریتایە یا لە گیانەکە هەیە لەم سیانە عینەکە دەکرێت و هەر یەکەیان تەمان ئەو هەڵەیە کە دەکرێت خەتەری خۆی هەیە ینی جیاوازە ئەوەی کە من لە نەریتە هەڵە بکەم یا لە فرمانە یا لە گیانە لێرە ناتوانم بە تەفسیل باسی بکەم تەمان ئەمە هەر بۆ ئاگاداریە کە ئەم فرمان چییە نەریت چییە لەو شوێنەی کە خۆت تایە کار دەکەیت لە ناو داشەکانیشا هەڵەکردن ینی هەر بوونەوە لەک لەوانەی شەترەنج لە ناو یاری شەترەنجە یا لە مەودایە ڕوو دەدا یا لە ڕاستە بۆ نمونە ئەسب ئەگەر یا سەربازێک کە یەک مەودا دەگە ببرێ یاساکەی دەگەی پێ دەدا یەک مەودا ببرێ ئەگەر دوان ببرێەوە لە مەودا هەڵی کردووە ینی هەڵە نەریتەکە بەکارات ئەگەر جوندێک بۆ پشتەوە بجوڵێ لە چیا هەڵی بەکارێناوە نەریتەکە لە ئاراستا ینی یا لە ئاراستا هەڵەکە دەکرێت یا لە مەودا لێرەوە بزانم کۆتایی بە سیمینارەکە بێنین وانەی سیمینار یەکەم درێژ بوو ئەتر وەزانمەوە شیلا بکن و دەبێ سپاس وەیەوەشکە سەبرتان گرت لەسەر بابەتەکە هەوڵ دەدەم تا دەتوانم ینی بە شکلێکی ئەوە چونکە بەڕاستی شتەکات بووکو ئێوە شتەکان ببینن لە شوێنی خۆیان نەریت چۆنیش دەکا فەرمان چۆنیش دەکا ئەمە چۆنە ئەو کاتە لەگەڵ لای خۆشتان کە لە ناو نەریتێکی دیاریکراوە مامەڵە دەکەن بیری لێکەنەوە بزانن لە کوێ فەرمانەکە چییە